ڕۆژگارتان باش من عومەرم بۆچی لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا بەردەوام سەنگەری بەرژەوەندی گشتی زیاتر ڕووی لە چۆڵبوونە و خەڵک شەڵ بۆ مافە تایبەتەکانیان دەکەن مامۆستایان لە خۆپیشاندانەکانیاندا زیاتر جەخت لە موچەکانیان دەکەنەوە نەک بەگشتداچوونەوەی گەندەڵی و داواکردنی ئازادی ڕادەربووین و عەدالەت لە دۆڵقەی داهاتوودا بە ژوورەی بیردۆزی ماسلۆ هەڕەمی ماسلۆ ئەو دیاردەی لێک دەدەینەوە فەرمون لەگەڵمان بن لە خۆپیشاندانەکانی هەفتەی شوباتی 2011دا خەڵک داوای سەروەری یاسا و شەفافیەت و نەمانی گەندەڵی و ئازادی ڕادەربڕین و دیموکراتی ڕاستەقینەیان دەکرد خەونی خەڵک خەمێکی گشتی بوو بەڵام دوای زیاتر لە 10 ساڵ مامۆستایان لە بری هەموو ئەوانە لەمانگرتن و خۆپیشاندانەکانیان تەنها داوای موچەکانیان دەکەن لە بەرژەوەندی گشتیەوە خەونەکانیان بچوو بوونەوە بۆ بەرژەوەندی تایبەت ئەو هەست و هەڵوێست گۆڕانە بە زانستێک لێک دەدرێتەوە پێدەگوترێت دەروونناسی زانستێکە لە ڕەفتار و پرۆسەی بیرکردنەوەی مرۆڤ دەکۆڵێتەوە هەرچەندە زیاد لە 2000 ساڵە زانە و فەیلسوفان بەشێک لە قسە و لێکۆڵینەوەکانیان کەوتونەتە خانەی دەروونناسیەوە بەڵام دەروونناسی نزیکەی 150 ساڵە بۆ گلقێکی زانست هەژمار دەکرێت دوایەوەی ساڵی 1879 زاینی زانای ئەڵمانی ڤیلهێم ڤۆنت یەکەم تاقیگەی دەروونناسی و قوتابخانەی سترۆکچڕالیزمی لە دەروونناسی دادانە کەوکان لە ڕێگەی قوتابخانەیەوە هەوڵی لێکدانەوەی بیر و کردداری مرۆڤی دەدا بۆی هەندێک بە باوکی زانستی دەروونناسی دەزانن لە بەراڵۆزی مێشتی مرۆڤ و سروشتی زانستە مرۆڤایەتیەکان قوتابخانەی سترۆکچڕالیزم نەیتوانی وەڵامی هەموو شتێک بداتەوە بۆیە لە ماوەی 150 ساڵی ڕابردوودا چەندین بیردۆز و قوتابخانەی دەروونناسی دامەزراون کە هەریەکان بەشێکی ڕاستیەکانمان بۆ ڕوون دەکەنەوە لەوانە فانکشنالیزم و قوتابخانەی دەروونشیکاری و قوتابخانەی ڕەفتارگەری و قوتابخانەی دەروونناسی مرۆڤانە و چەندین قوتابخانەی دیکە ئێمە باری سەرنجمان دەخەینە سەر قوتابخانەی دەروونناسی مرۆڤانە کە لە ساڵی 1943 هەتا 1954 لەلایەن دەروونناسی ئەمریکایی ئەبراهام مازلۆ دامەزرا قوتابخانەی دەروونشیکاری فرۆید سەرنجی لەسەر دەرونی شێواوی مرۆڤە کەوا دەکات نائاگاییانە بە ناچاری ڕەفتار و بیرکردنەوەکان بە ئاراستەیەکی دیاریکراودا بڕۆن مازلۆ پێی وابوو ئەوە تەنها لایەنە نەرێنیەکەی دەرونی مرۆڤ و دەروونناسیە بۆیە ئەو لەلایەنە ئەرێنیەکەی دەروونناسی کۆڵیەوە لە ڕێگەی قوتابخانەی دەروونناسی مرۆڤانەوە فێری کردی مرۆڤ دەکرێت خۆویستانە و بە ئاگاییەوە بیرکردنەوە ڕەفتارەکانی بە ئاراستەیەکدا بڕۆن تا پێویستیەکانی ژیانی دابین بکەن مازلۆ پێی وایە مرۆڤ بە قۆناغبەندی هەوڵی دابینکردنی پێویستیەکان دەدات لە قۆناغی یەکەم پێویستیەکانی جەستەی دابین دەکات وەک ئاو و هەوا و خۆراک و خەو و سێکس مرۆڤەگەرەوانەی دەستکەوت لە قۆناغی دووهەمدا بیر لە سەلامەتی و زێگیری دەکاتەوە وەک تەندروستی و سەرچاوی بژێوی ژیان و ڕەوانەوەی مەترسیەکانی ژینگە و کۆمەڵگا لە قۆناغی سێهەمدا سەرنجی دەخاتە سەر خۆشەویستی و پەیوەندە کۆمەڵایەتی و سۆزداریەکان خزم و خۆشەویست و هاوڕێ لە دەوری خۆی کۆ دەکاتەوە اینجا بۆ قۆناغی چوارەم هەڵدەکشێت و دەگاتە متمانە بەخۆبوون لەو قۆناغەدا چێژ لە بەهێزی و ڕێز لە گیراوی و سربەخۆیی و فێربوونی ئیش و شارەزایی و متمانە و ئازادی وەردەگرێت هەر کاتێک کۆمەڵگە و ژینگە و ژیان پێویستیەکانی ئەو چوار قۆناغی بۆ مرۆڤ دابین کردو خودی مرۆڤەکە هەستی کرد لەیان تێر بووە ئیدی و مرۆڤە دەگاتە قۆناغی پێنجەم کە قۆناغی خەمبڵین و خۆناسینە لەو قۆناغەدا مرۆڤێکی بەرهەمدار دروست دەبێت مرۆڤێکی جیاواز کە لە خودی خۆی نەبێت لە هیچ کەسێکی دیکە ناچێت مازلۆ لە زۆر کەسایەتی مێژووی کۆڵیەوە کە پێی وایە گەشتونەتە قۆناغی خەمڵین و خۆناسین لەوانەش هێنری دەیڤید ثۆرۆ ماهاتما گاندی مارتن لوثەر کینگ جونیەر ئەسکەندەری گەورە لیۆناردۆ داڤینچی ئەبراهام لینکۆڵن تۆماس جێفرسن ئێلێنا ڕۆزڤێلت هێنری فۆرد نیچە ئەفلاتون ویلیام جێیمس کارل ڕۆجرز سیگموند فرۆید ئەلبەرت ئەینشتاین و چەندین کەسایەتی دیکە بۆی دەرکەوت کە ئەو کەسایەتیانە سەرەڕایەوەی لە خۆیان نەبێت لە کەسی دیکە ناچن بەڵام زۆربەیان هەندێک خاڵی هاوبەش کۆیان دەکاتەوە لەوانە یەکەم خۆیان دەناسن و کەم و کوڕی خۆیان دەزانن و داری پێدادەنێن دووهەم کاتێک بەرەوامان جێک ڕێگا دەبڕن لە بریمان دووبوون چێژ و بزە لە ڕێگاکە وەردەگرن سێهەم بە سروشتی خۆیان دەژین نەک نەریتی کۆمەڵگا چوارەم لە برێوەی لە پرسیارە نەزانراوەکان ڕابکەن بە دوایاندا ڕادەکەن پێنجەم ئەوان زیاتر گرنگی بە گەشەسەندنی خۆیان دەدەن نەک دابینکردنی پێویستیەکان شەشەم بۆ ئامانجی ڕوون و دیاریکراو هەوڵ دەدەن حوتەم ژیان بە وێنەیەکی گەورە دەبین و لە چوارچێوەی تاکەکەسی و بەرژەوەندی تایبەتدا سنوورداری ناکەن هەشتم بەردەوام بە سەرسامی و 1001 پرسیارەوە لە ژیان و ژینگە و کۆمەڵگا دەڕوانن نۆیەم نرخی دەستکەوتە بچووکەکانی ژیان دەزانن و پێیان دڵخۆش دەبن دەیەم برادەری هەندێک خەڵک و دۆستی هەموو مرۆڤایەتین The people, I would say, there is no patent. This is... Could you patent the sun? یازدەهەم سادە و خاچین دوازدەهەم حەزیان لە گاڵتە و گەپە
یانقەی داهاتوودا لەژێر ڕۆشنایی قوتابخانەی دەروونناسی مرۆڤانە وەڵامیەوە دەدەینەوە کە بۆچی بەراورد بە 15 ساڵی ڕابردوو خەون و هیوای ئێستای هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر بچووکترن. لە ئەڵلقەی یەکەمدا ئاماژەمان بەوەدا کە مرۆڤ چۆن بە ژێرەی بیردۆزی مازلوو لە 4 قۆناغی سەرەتادا پێویستیەکانی دابین دەکات. قۆناغی یەکەم پێویستیە جەستەییەکانی وەکو خواردن و خواردنەوە و خەو و سێکس و هەناسەدان. اینجا لە قۆناغی دووهەمدا سەلامەتی ژیانی و تەندروستی و جێگیری باری دارایی دەبێتە ئامانجی. لە قۆناغی سێهەمدا سامانی کۆمەڵایەتی بە خزمایەتی و دۆستایەتی و هاوڕێ و لایەنی سۆزداری دەوڵەمەند دەکات. لە قۆناغی چوارەمدا ڕێز و شکۆ و ئازادی و متمانە و ماف و پیشەی دڵخوازی بەلاوە دەبێتە ئامانج. جاکە کۆمەڵگە و ژینگە و ژیانە و 4 قۆناغی پێبەخشی ئیدی لە قۆناغی پێنجەمدا بەرەو خەمڵین و خۆبوون دەچێت کە تێیدا مرۆڤێکی هۆشیاری بەرهەمدار دروست دەبێت کە هەم خۆی دەناسێت و هەم دەوروبەر. مازلۆ پێی وایە هۆکاری دەرەکی و جیاوازی تاکەکان وان دەکەن هەموو کەس وەک یەک پەیڕەوی پلەبەندی قۆناغەکان نەکەن. بۆ نمونە ئازادی و ماف هەرچەندە لە پلەی چوارەمی پێویستیەکانە بەڵام بۆ هەندێک کەس لە پێشترە لە سەلامەتی کە لە پلەی دووهەمی پێویستیەکانە. لە کۆمەلگای خۆماندا بەکرعالی و سۆرانی مامەحەمە و کاوەگەرمیانی و سەردەش عوسمان و مەلای ئیسماعیل سوسەی و خوانا سووریا و ماریا سامی و ژیراوانی بادینان و دایان نمونەی دیکە بە شەکنەوانەی ئازادی و ماف لەلایەن لە پێشتر بووە لە سەلامەتی. بەڵام ئەوانە کەمینەیەکن لە کۆمەلگادا بۆیە بەگشتی بیردۆزەکەی مازلوو لەسەر زۆرینەی کۆمەلگا جێبەجێ دەبێت. دۆخی ئابووری و کۆمەڵاتی و ڕامیاری کوردستان لە 60ەکانەوە تا ئێستا زۆر هەورەز و نشێوی بەخۆیەوە دیوە. بە سادەیی و بە ژێرەی هەڵەمی مازلۆ کۆمەلگای کوردستان لە 4 سەردەمی جیاوازدا لێک دەدەینەوە. کاریگەری گۆڕانکاری سیاسی و ئابووری لە سەرتاک و کۆمەلگا باز دەکەین. ئەوانیش سەردەمی پێشڕاپەڕینی 1991 سەردەمی 1991 تا 2003 سەردەمی 2003 تا 2014 و سەردەمی 2014 هەتا 2024 لە سەردەمی سەدام و پێشتر کۆمەلگا لە باشترین حاڵەت داتوانیوێتی بگاتە قۆناغی سێهەمی پێویستیەکانی کە پەیوەندی خزمایەتی و دۆستایەتیە. خەڵک مافی ئازادی سیاسی و ڕادەربڕنیان نەبووە. لە سەردەمی دوای ڕاپەڕین بەهۆی گەماروی ئابووری و شەڕی ناوخۆ برسێتی و ترس باڵیان بەسەر هاوڵاتیاندا کێشا. قۆناغی یەکەم و دووهەمی پێویستیەکانی خەڵک دابینکردنی ئەستەم بوو. واتە نان و ئەمانی خەڵک کەوتە مەترسی. بۆیە خەڵکی بۆ دابینکردنی نان و ئەمان ڕێگای هات و نەهاتی هەندەرانیان گرتە بەر و گیانی خۆیان بە ئاوی بێ ئامانی ئیزە دەسپارت. برسێتی کە قۆناغی یەکەمی پێویستیەکانە خەڵکی ناچار دەکرد ڕێگای هەندەران بگرنە بەر و دەستبەرداری خزم و خۆشەویستانیان بن کە قۆناغی سێهەمی پێویستیەکانە. واتە لە دوای ڕاپەڕین تا ساڵی 2003 قۆناغێک پاشەکشەمان کرد. لە دوای 2003 کە ڕژێمی باس و شەڕی ناوخۆ نەمان گەمارەوەی ئابووری هەڵگیرا و باری دارایی خەڵک بوژایەوە و ئاسایش و ئارامیەکی ڕێژەی باڵی بەسەر کوردستاندا کێشا قۆناغی برسێتی و ترس کەم بووە. واتە قۆناغی یەکەم و دووهەمی پێویستیەکان دابینکردنیان ئاسانتر بوو. ئیدی بەشێک لە کوردانی ئەمریکا و ئەوروپا بۆ دابینکردنی قۆناغی سێهەمی پێویستیەکانیان گەڕانەوە ناو خزم و خۆشەویستانیان لە کوردستان. هەروەها کۆچی گەنجانیش بۆ ئەوروپا زۆر کەم بووە چونکە ترس و برسێتی نەبوون هەتا ناچار بن خزم و خۆشەویستیانیان بەجێ بهێڵن. نەکارەوەندە بەگشتی کۆمەلگا هەر سێ قۆناغی یەکەمی پێویستیەکانیان پڕ بوونەوە. اینجا خەڵک ئامانجیان بەرەو بەرژەوەندی گشتی هەڵکشا و ڕایگشتی قسەی لەسەر گەندەڵی و شەفافیەت و ئازادی و دیموکراسی دەکرد. تاگەشتەوەی خۆپیشاندانەکانی هەفتەی شوباتی لێ دروست بوو. دەسەڵات بە بڕینی موچە و گرتن و کوشتن لە قۆناغی دووهەمی پێویستیەکانی خەڵکیدا کە سەلامەتی گیان و سەرچاوی داهاتە هەتا قسە لەسەر بەرژەوەندی گشتی نەکەن کە قۆناغی چوارەمی پێویستیەکانە. ئیدی خەڵک وردە سەنگەری بەرژەوەندی گشتی بەردا. لە دوای 2014 جگەل لە ترس و تۆقانی ناوخۆیی مەترسی دەرەکی و قەیرانی دارایی و موچەبڕین بوونە هۆی ئەوەی دابینکردنی پێویستەکان لە قۆناغی دووهەمیش پاشەکشە بکەن بۆ قۆناغی یەکەم. نان و ئاو و نەوت و کارەبای خەڵک لە کورتیدا واتە پێویستە جەستەییەکانیان بە زەحمەت پەیدا دەبن. لە دوای ساڵی 2014 خەڵکی بەگشتی لە قۆناغی چوارەمی پێویستیەکانەوە پاشەکشەی کرد. بەدەگمە نەگەریەکێک باسی ئازادی و دیموکراسی و بەگشتداچوونەوەی گەندەڵی و شەفافیەت بکات. بەم شێوەیە هەندێک خەڵک گەیشتنەوە قۆناغی سێهەمی پێویستیەکانیان لەسەر ماف و بەرژەوەندە گشتەکان بێدەنگن بەڵام بەلایەنەوە گرینگە پەیوەندی خزماتی و سامانی کۆمەڵایەتیان بپارێزن. هەندێک خەڵکی دیکە گەڕانەوە قۆناغی دووهەم دەستبەرداری سامانی کۆمەڵایەتی بوون جایان ژیانی بێکەسی هەندەرانیان هەڵبژاردووە یان لەبەر نەبوونی لە هاوسەرەکانیان جیابوونەتەوە و هەندێک کەس تەنانەت دەستبەرداری منداڵەکانیان دەبن. ژیانم دروست کرد بوو لەبەر هەژاری تێکمدا. بەس لەبەر هەژاری واز لە خێزانە هێنا؟ بەڵێ. کێشەشتان نەبوو؟ ناوەڵڵا. هاوژینەکەی لەگەڵ 4 منداڵ بەجێی هێشتووە. کۆمەڵێکی دیکە بۆ قۆناغی دووهەمی پێویستیەکانیان گەڕاونەتەوە جایان بێکارن و ئاسایشی ئابووری و تەندروستیان کەوتۆتە مەترسی یان ناڕازین و ڕەخنەی سیاسی ئاسایشی گیانی خستونەتە مەترسیەوە. هەندێکیش ناچاری وایان لێ دەکات پەنا ببەنە بەردەزی و پەشێوی دروست بکەن و چارەنووسێکی تاریک لە کونجی بەندینخانەکان چاوەڕێیان بکەن. زۆربوونی پێویستە سەرەتاییەکان و گرانی و نەبوونی هەلی کار و موچە وایان کردووە خەڵکی کوردستان هەموو هەوڵێکیان بۆ دابینکردنی قۆناغی یەکەم و دووهەمی پێویستیەکانیان بێت. دەستکەوتنی نان و ئاو و نەوت و کارەبە تەنانەت هەوای خاوێنیش ئەستەم بووە. ڕۆژانە
هەواڵی لەو جۆرە دەبیستی دزی و گرتن و کوشتن و بێکاری و بێموچەیە و لە زیادبوونن زوو پێشمەرگەیەک موچەخۆرێک بێکارێک دەبینین لە بەردەم مایکێک بە گریانەوە چەند هەزارێک لە جیرفانی دەردەهێنێت و دەڵێت بەهانامانەوە وەرن ئەوە هەموو سامانی ئێمەیە ساکتم هەیە کوڕەکەم لە مەکتەبێ دەرهینە بەخوا سەبیلی ئەوەی هیچ لە بکاتن ماجی 300,000 شیرازەی خێزان و پەیوەندی کۆمەڵایەتیەکان تێکچوون لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەبینین کە کوڕێک دوای چەندین ساڵ لە هەندەران گەڕاوەتەوە و دایک و باوکی دەبینێتەوە بۆ یەکەم جار یان یەکێک لەبەر هەژاری لە خێزانی جیابۆتەوە یان دایکێک منداڵەکانی دەفرۆشێت ئەو پەتایە سیاسیەکانیشی گرتوتەوە ئامۆزا ڕاودەنێت و برا هەڵدەکتێتە سەر براکەی ترس و برسێتی وای لە خەڵک کردووە چیدی ئامانجیان سامانی کۆمەڵایەتی و پەیوەندی خزمەتی نەبێت زۆرینەی کۆمەلگا مرۆڤی شەکەتی تااقەت پڕکاوی ترساون تەنها ئامانجیان ڕاوانەوەی ترس و برسێتیە کە دوو قۆناغی سەرەتای پێویستەکانن لە ساڵی 2003 تا 2014 خەڵکی کوردستان تا قۆناغی چوارەمی پێویستەکان ڕۆشت بوون بەلایەنەوە بەرژەوەندی گشتی و ئازادی و دادپەروەری و بەگشتداچوونەوەی گەندەڵی و هەلیکار و شکۆی تاک لە پێشینەی ئامانجەکانیان بوون خەریک بوو وردە مرۆڤی بەرهەمدار دروست ببن و بچنە قۆناغی خەڵین و خۆناسینەوە بەڵام دەسەڵاتی سیاسی بەهۆی بڵاوکردنەوەی ترس و برسێتیەوە کۆمەلگای گەڕاندەوە قۆناغی سەرەتا و خەون و خەیاڵی هەمووانی لە بەرژەوەندی گشتی بە بەرژەوەندی تایبەت بچووک کردەوە سیاسی بچووک و بێدیدگا تاکو کۆمەلگای بچووک و بێدیدگا بەرهەم دەهێنێت کاتێک کۆمەلگا ناچار دەکات بەدەست نەبوونی ئاو و کارەبا و سوتەمەنی و خواردن و هەوای پاک و سیستەمی تەندروستی و پەروەردە و قەیرانی دارایی و ئاسایشی خۆراک و بژەیی ژیانەوە بناڵێنێت هەتا نەپڕژێتە سەر هۆشیاری سیاسی و بەگشتداچوونەوەی گەندەڵی و داواکردنی ئازادی و دادپەروەری و شەفافیت ئیدێ و کۆمەلگایە بەستە ماسۆی هیوایان لە بەرژەوەندی تایبەتەوە دەپەڕێتەوە بۆ بەرژەوەندی گشتی وەباڵی بێبەرهەمی کۆمەلگای کوردستان لە ئەستۆی سیاسیەکانە چونکە لێ ناگەڕێن تاکەکان بگەنە خەمڵین و خۆناسی بەرلەوەی داناوێڵەی بەرهەمیان بخەمڵێت دروێنەی دەکەن و خەرمانێکی پوچەڵ کۆ دەکەنەوە هۆشیاری ڕایگشتی کوردستان لە 2003 تا 2014 ڕەنگە سەردەمێکی دەگمەن بێت لە مێژووی کووردە بەڵام سیاسیەکان بە بڵاوکردنەوەی ترس و برسێتی وایان کرد بەرژەوەندی تایبەتی خۆیان لە بەرژەوەندی گشتی بباتەوە بەڵام نەتەوەیەکیان ناچار بە دۆڕان کرد تۆش لێ بکۆڵەوە